پیاوی کونەپەپوو ئەزانی بۆچی ئەم ناوەی لێنراوە؟ چونکە 180 پلە سەری ئەسوڕێنێتەوە. سەیرە، وانە؟ خودای گەورە توانای سەیر و سەمەرەی بە مرۆڤ داوە. ڕەنگە ئەمەش یەکێک بێت لەو توانا سەیر و سەمەرانە لەگەڵ مایشە سەیر و سەمەرەکانی سێرکدا. سێرکی ئەمریکی هەموو جۆرە کەسانێکی جیاوازی لەو بوارەدا وەردەگرت. چەندین جۆرین مایشی سەرنجڕاکێش ئەنجام دراون تاکو ئێستا. تەنانەت مایشی مردنیش ئەنجام دراوە. تەنانەت کەسانێک شمشێریان دەخوا. تاکو کارگەیشتە ئەوەی پیاوی کونەپەپوو لە مایشێکدا دەردەکەوێت. مارتن لۆرلیۆ تاکە کەس بوو لە جیهاندا کە بتوانێت 180 پلە ملی بسوڕێنێ. بە پێی زانستی پزیشکی لەبەر ئەوەی بڕبرەکانی مل پەیوەستە بە بڕبڕی پشتەوە تا ڕادێک ئەستەمە و کارە بکرێ. بەڵام مارتن زۆر بە شێوێکی ئاسایی ملی دەسوڕات. بۆ بۆنەیەوە نازناوی پیاوی کونەپەپووی لێنرابوو. چونکە تایبەتمەندی کونەپەپووی هەبوو. مارتن دەیتوانی بۆ پێشەوە بڕوات و ملی بۆ دواوە بێ. مارتنی ئەڵمانی لە زگماکیەوە بەو جۆرە لەدایک نەبوو، بەڵکو ماوەی 3 ساڵی ژیانی خۆی بەڕاهێنانکردنەوە بەسەر برد تاکو توانی ئەو تایبەتمەندیە بەدەست بێنێت کە دەتوانێت 180 پلە ملی بسوڕێنێ. ئەم تایبەتمەندیە ناوبانگێکی جیهانی پێبەخشی تاکو لە یەکێک لە نمایشەکانیدا ناوبانگەکەی کۆتایی هات. لە ناوەڕاستی نمایشەکەدا دەستگیر کرا بەوەی تۆمەتێک لەلایەن ژنی پێشوویەوە ئاراستی کرابوو. تەنانەت کۆتایی هاتنی پیاوی کونەپەپوو وەک تایبەتمەندیەکی سەیر و سەمەرە بوو. دەڵێن لە کاتی دەستگیرکردنیشیدا شۆخیەکی لەگەڵ پۆلیسەکەدا کردووە و ملی 180 پلە سوڕاندەوە. پۆلیسەکەش سەری سوڕماوە و ترساوە. ئەی تۆ چ تایبەتمەندیەکە هەیە لە ژیاندا پێمان بڵێ؟